باجيسي باجيسي او باجيسي احمد بلي بلي باجيسي يا والله يا اخوا بخير بيتو بياوك اخو عافتك يا اخوا اولا چی بووی؟ والله تۆزێ چوومە کنی ماڵ بازی فاتم ئەها ماری پلکە فاتمێ ئەدیە تو مادام چه ماری پلکە فاتمێ ئەدیکانی عەبوو عبووی فەقیر دایم دەخوێنی یا لە سەربانە یا لە نێو هەدێقەیە ئەها ئەرێ مارۆدان ئەو کوڕەیە مەعەدەلی خوای دەخینی مەعەدەل هەر شەو و ڕۆژ ئەو کوڕە دەخینی هەموو جارە ڕۆکی کارتی وەردەگرتەوە سێ چار خەتی سۆری هەیە ئیکمالە ئەرێ بەجیسی ئەمن دەرێم باشە ئەو کوڕەیە مادام ئەوەندە دەخینی لو ئەو هەر ئیکمال دەبیتن هەموو سوچی تۆیە ئەملو هەموو سوچی تۆی ئەگەر تۆ جارێ بچیتە مەکتەبێ هەواڵی ئەو کوڕە بپرسی لەو کوڕە بپرسیتەوە بەڵکو غەدڵی دەکەن کچێ دەواز بینە کچێ ئەو جا ئەمن پێم ناکرێ هەر بچمە مەکتەبێ وانە ئەمن وا دەبینم کوڕەکە دەخینی بەس ئەمن لەوەی سرم سوورما ئەو هەموو خوێندنە ئەو هەموو خەتە سۆرە ئەمن ئەلەوەی سرم جارێ چوویتە سەلای مامۆستاکان بزانی ئەو کوڕە ئیشی چییە و ئەخوێنێ ناخوێنێ کوێ کوێ ناچوێ کچە من چیشم لەکە مامۆستا لۆ ئەمن دەرسی دەخینم یان کوڕە حاجی هاشمی جیرانمان هەموو هەفتانێ دەچێت سەردانی ئەو کوڕە لە لای مامۆسایەکان لە مەکتەبەکە ئەتۆ جارێ نەچوو سەردانی ئەو کوڕەکەی حەهوو ئەوزە لەگەرە تۆ حتا هێوارە برێ کچێ ئەمن پێم دەگرێتن هەموو ڕۆژێ بسمەکن مامەستا ئەرێ کوڕەکەم کووە کچێ ئەمن وەچی مام هاشمی زیرانمانم پێ دەکرێتن ئەدی باشە ئەمنیش وەچی کاتی خۆی بردمە مەکتەبێت تەعینم کرد لە مەکتەبێ ئەدی نەچوومەکن مامەستای ئەدی دوایە ئەتوو بەس وەرە بەم برێ ئەمن ئەو هەموو شمەکەی لە بۆوی دەکەم چشتی جوانە لۆوی دەکەم لۆ خۆم ناکەم دەرێ ئەو خواردنە عەزم لێ خواردنەکەی لۆ دەکەم کچێ فترێک بووم بە هەنجەتی بەو موبایلۆکەی گرت بوو موبایلم لە بۆ کردیا کچێ چنما لە بۆی بکڕم چی لێ بکەم هەر ئەوەندەشم پێ دەکرێتن ئەوجە پێی دەوێ ئەمن هەموو ڕۆژێ بچمە ئارێ مامەستا بمە عەرەز دەکەنی ئەوجە لۆ نارێ ئەتو هەرو لەوێ لە دەرکەی مەکتەبێ دانیشە بزانە کوڕە کو دەستە مەکتەبێ و کو دێتەوە هەموو سەرە سەعاتاش مامەستا کووە مامەستا خوێندی مامەستا نەخوێند کچێ ئەو من دەیبینم کو دەخینیتن ئیشاڵڵە ئەو سادەرەجە یەک دەبی پیاوەکە ئەبێت تۆ ئاگایەکەوە لەو کوڕە بێ زانی دەخوێنی ناخوێنی ئەمە دوایی بە کەیفی خۆیەکە ئەو جەمادام وەیە ئەو قسەی ئەتوو لێ دەکەی ئەتوکو لەسەری ئەوەی کاکە ئەمنیە لێرەوە بە خۆم مراقەبەی دەکەم بزانم لە سەربانی کو دەخینی بزانم لە عەدیقەی کو دەخینیتن دوای ئەمنیە ئیشەکانی خۆم لێ دەگرم واز لە ئیشکردنێ دەینم دەچم دەکەمە دووە کوڕی بزانم چ دەکا و چ ناکە باشە ئەوها بزانم چ دەکا کاکە بەجیسی هەر دەرێ تاقی بکە بزانە دەخینیانە ئێ بەستە زمان لە سەخاین چ دەکا ئەدی هەر خوێندن نییە تەماشا ئەوە تا فەقیرەی هەر بە خوێندنیش بەسەکەتیا تاقی بەچی دەکەم قەی ناکە زانە حتا بە دەرس و مەرس و کتابی خۆرا دەکات جەلیدۆکە و مەلیدۆکەش دەخیتەوە قابلە کوڕێ من نەخێنی بەس ئەو خەتە سۆرە پشتێوی شکار بیا الو کوی باشی کرا بابا خوێندنی چ حاڵی چ ئەتوش تاقەتم لە چێ بم ئەمە خوامە مەکتەب تەواو بی واڵە بە قورئان کورە نا کورە بڕەچی دەخینم بڕەچی دەکەینە قۆپێ چێوە چێە ئەدێ ئەلو ئەوە کتابی جوغرافیە دبینەوە کاکە کتابی جوغرافیەم لۆ بینەوە چەند لە مێژە بابا کوی چ دەکەیت ئەوەی دێ بۆچی ئەوەی ئەدی کو ئەدیە نابی بزانم ئام تو دەخینی ناخینی چ دەکەی یەک دقەوە بابمە لەگەرە کاک ئەحمەد بابمە لەگەرمە ئەوە بابە دەمخین ئەوە کتابەکی جوغرافیە بیبردیە سێ مانگە ناینتەوە لێرە دەتخینە تو دەمخین ئەدی کا کتابت لەبەرم کردی هەمووی یعنی هەموو لەبەرە هەر هەموم لەبەرە ئێستا مەسەلەن سبەی دووسبەی دەڵێ باران لۆ دەباری دەڵێ باران لۆ دەغڵ و دانگەنەکە لە باشە ئێوێ مەسەلەن دەرێ زەی کە لە چێ لە چێن دەرێ دێ زۆی کە لە چێ لە ناو ئەو چاومیایە دێ خوا بەخۆی بزانین لە چێن دەرێ دێ لە ناو چای دێ بابا ئادی ئێستا مەسەلەن لۆ شەو هەیە لۆ ڕۆژ هەیە وەنیا ئێخوا بە ئەوەی ئیرادەی خوای شەو ڕۆژ دەبی وەنیا ئەمن هەموم لەبەر کردی هەمووی بەس ئەو کتابی جوغرافیای ناینتەوە بابا
موزوعك هي ليه معاسي مدامي بخينم أوش هذا اللي والله كتابك بزر كرديا إيه تازە چی گۆ بۆی دێنمەوە تازه دەیگو على أساس داكم بغلطي لەگەر ئەوەی وەرەقەت کە سوتاندیتی هاشتا ناو تەندوری نانی تو جۆوەرە ئارێ وەڵڵاهی. ئەوە گوتم نییە گوتم ئەو ڕوونانەی بێخەم دەخۆم ئەوەی لێگەڕێ مادام هەموو لەبەرا عافیا بەس ئەتو جغارێ لۆ دەخۆی بابا ئەوە جغارە دەزانین کو بوو ئەوە برادەرەکەم هەیە دەڵێ ئەگەر شتەکرد لەبیر کرد یەقومی لە جغارێ بخۆ بەبیر دێتەوە دەڵێ مێشکە صاف دەکا وەیە ئەویش وەیە ئەوزە بە بابی خۆم برێم ئیشاڵڵە نییە ئەو ئیمتحانەی صاف دەبم خوایە گیان عەبوو ئیمڕۆ ڕۆشتووە بۆ کارتی خوایە گیان ئەگەر ناجابێ خێری گەورە ئەکەم الله ئەی خوایە گیان ناجابێ خوایە گیان خوایە گیان سلام خوایە گیان ناجابێ ئەو کوڕە ئەرێ ژنەکە بەڵێ ئەتو ئەو هەموو دوعایە دەکەی کچێ ناجیعە ناجیع هەر سەتان سەد ناجیعە ئەمن ئەو شەو خەونم دیتێ خەون دەی لە خەوم دابوو کارتێ هەموو تەلەبەکانیان دابووە عەبووی کوڕم دەیانگو ئەو کاتانە هەموو لە بۆ تو ئەتو ناجیعی دەی ئیشەڵڵا ناجعبێ خێری گەورەی دەکەی سەتان سەد مندار هەمووی ساقیتە بەس عەبوو ناجیعە ئیشەڵڵا هەمووچیان ساقە دەبن و عەبووی ناجعبێ یا ڕەبی خوایە ناجعیکەی یا ڕەبی خوایە ئەو ماندیبوونەی کردیتی بەلاژ نەچی یا ڕەبی خوایە ئەو مەسروفاتی ئەمن لێم کردیا بە فیڕۆ نەچی یا ڕەبی خوایە بە خۆ دەزانی بە چ ڕەزالەتەکە من ئەو کوڕی بە خێو دەکەم و پەروەردەی دەکەم و مەسروفی لێ دەکەم خودایە ئیش سارێکمان لۆ نەکەوێت دووسار یا ڕەبی ئامین ئامین یا ڕەحمە ڕاحمین سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام یا خۆ بەخێر بێەوە بابا کوی خۆش بیا خۆ باشی کوڕم ئەرێ چ بوو کاتان وەرگرت چ بووە چ بووە چییە کوڕم تۆ دەم کوڕم چ بووە نیزان حەفقەتیان لێدایە حەفت خەت کا بزانم مامۆزاکە دەڵێ گوتی عەبۆ سەعید چێ گوتم ئەمنم گوتی بە شەرەف سەعید ناوە بە شەرەف ئەو ناوەی نەگۆڕێتەوە موساڵی ساقیت ئێمە خێرەیمان کردووە تۆ ناجابی یعنی لە سەنایە من ساقتی کردی هەدەڵێ ڕقم لەو ناوەی دەبتۆ مامۆستا دەڵێ ێ باشە مامۆستا چیشی لەوەیە من ناوم سەعیدە ناوم چییە وسووە ئۆمەرە چیشیە ئەو ناوی هەر قەدرم لێ دەکەم بەلاش درۆوە کەی مامۆساکەیەوی قسانە کوڕی مام هاشیمینە کوڕی مام هاشیمی ساقیت بوو ڕاست ئەوە خەتە سۆرەکان سڕێ و کردیانە کەسک لەبوو یعنی ناجیعیان کرد یەکسەر ناجیعیان کرد یعنی ئەو هەموو بینەوە بەردا ئەو هەموو خینەی تو بەلاش یعنی بەلاش تو هەر بەلاش بەلاش لۆ دیارە من لە مامەستای خۆش دەبم یعنی باشە باش ئەمن ناوم سەعیدە مامەستا چیشی هەیە باش ئەمە دوژمنداریمان لەگەری هەیە مامۆساکەی وای وتوە ئەوەتە کوڕەکە خۆ درۆی ناکات مامۆساکەی ئەو قسە پیاوەکە ئەتۆ بچووکنی مامۆسا وای وتوە دەزانیت دەگۆ دەیگۆ سەعید ناوەکی فەلاحی ناوەکی خۆش دانێن هەستە وەرە بتبەم ئەمن نایە کورە کوونایە دەرە مامەستا ئەوەیە ئەبۆیە کوڕێ سەعیدە بزانم سەبەب ئەتو ساقیت کردیا کوڕی هاشمیان ناجێ کرد لە جیاتی من ڕاوەستە لە مامەستای خۆش نابم ئەوها هەموو ساڵی ئەو هەموو ماندی بوون و ئەو مەسروفاتەیم بەلاش بدا ساقیت بکا لە گۆڕێ وڵاتچیە بەکەیف خۆی وڵات و ناو باب ناوی سەعیدە و ساقیتی و ئەتو ناو هاشمە ناجعی هەستە بابڕاست ئەو لە ڕاضەی سەتم هەیە سەد بابە هەستا تو بڕۆ باردان یەکەم ئەو خەتە سۆرانەت هەموو لە بۆ ڕۆژ دەکەمەوە دەی بکەنە ناجع هەستە دەی لۆ ناوی خۆ دەگۆڕی هەستە دەی هەستا یان ناوی خۆ دەگۆڕی ئەدیکو بەس وەحد بدەم وەحد مامەستا لێرەوە لەسەری سارێوەڕا هاتوچووی مەکتەبێ بکەم بزانم کوڕەکەم دەخینی یان ناخینی نەگۆچی کارتی وەرگرتەوە ئەو زە بێم بکەمەوە هەرا داواش دەکەم هەموو کەس یارمەتی مامەستایان بدەن لۆ ئەوەی تەواوکەری ئەوەی بی کە کوڕەکانیان بخی